خانۆکە بە ناوی ئاشتی ئاوێزانێک لە گوڵزاری لە شەقامێکی گوڵڕەنگە بەو مانایی کە ئەگەر ئاشتیە بێ شەقامەکانیشە بن بە باخشە بۆ ئینسان دەتوانێت بە ئاسوودەیی تایە بجێت. شانۆگەرێکە بۆ ڕۆژی جیهانی ئاشتی ئامادەکرا بوو کە خۆی 21ەوەکە ئەمە سێم نمایشە لە دوای 21ەوەکە یکەین لە سلێمانی دووجار کردومانە لێرە بە هیوای ئەوەی بتوانین کە احتیجاج یا دەربڕینێ بکەین بەرامبەر توند و تیژی و بانگەشێ بکەین بۆ ئاشتی و بۆ لێکتێگەیشتن و بۆ دیالۆگ.